ڕۆژی پۆشینی جلوبەرجی کوردی لە کەرکووک لەلایەن خوێندکاران و مامۆستایانەوە بەرزڕاگیرە. مەراسیمەکە جیاواز لە ساڵانی پێشوو بەڕێوەچوو، بەڵام خوێندکاران و مامۆستایان بە پۆشینی جلە ئاڵ و وەڵاکانیان پەیامی بەردەوامی و کۆڵنەدانیان دا بەگوێی نەیاراندا. ماوەی هەفتەیەکە ئاگاداری سەرجەم قوتابخانەکانی خوێندنی کوردیمان کردووەتەوە کە مەراسیمی ڕۆژی جلی کوردی ئەنجامەدەین. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ سەرجەم قوتابخانەکانی خوێندنی کوردی ئەم مەراسیمەمان ئەنجامدا لە قوتابخانەی چراخانێشێکە لە قوتابخانە کوردیەکانی شاری کەرکووک لە گەڕەکی پەنجعەلی و سەرجەم مامۆستایان ئامادە بوونە و ڕۆژێکی خۆش بۆ خوێندکاران و مامۆستایان و هەر لەم قوتابخانەیە ئەمڕۆ خوانی نیۆڕۆشیان ئامادە کردو بۆ خۆیان سەفرەیەکە. قەت ئێمە ناڕوخین ئەوە تا لە ئەفرین چیمان پێکرێت، ئەی کیمیاباران چی لە ئێمە کرد، ئەی ئەنفال چی لە ئێمە کرد، هەر سەرمان هەڵدا و هەری سەڵاڵە دەینەوە، هەریش کەرکووکە گەرەتە باوەشی کوردستان مامەی خۆشەویست ناڵێ مامەی خۆشەویست ئەڵێ تاکو کوردێک ما بێت خانەقین و حەمرین و کەرکووک هەر کوردستانی هەر بۆ کەرکووکە. ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتەوە بەس جلی کوردەوە. ئێمەی کورد نابێ بەستە بۆنەکانە جلی کوردی لە بەرمانم، هەموو کاتێک جلی بەرگی کوردی لە بەرمانە. ئەمە ڕەمزی شەرەف و فەخری ئێمەیە جلی کوردی. مەراسیمی خوێندنگەکان تەنها بۆ جلوبەرجی کوردی نەبوو، بەڵکو سرود و خواردنە کوردەوارەکانیش ئەم ڕۆژەی کەرکووکیان جیاوازتر کردبوو. ئەمڕۆ وەکو ڕۆژی جلی کوردی مامۆستای خوێندکاران هەستان بەکردنەوەی ئەم ئاهەنگە بچووکە کە لەلایەن قوتابیان و مامۆستایان جلی کوردیان پۆشیوە سەرەڕای ئەو هەموو کێشانەی لەناو کەرکووکدا ڕوودەدات کە نەیتوانیوە هیچ تەسیرێک بکات لەسەر ئەوەی ئێمە ئەو ڕۆژە نەکەین. و ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە، خواردنی کوردەواری دەخۆین. ئەمڕۆ زۆر خۆشە. ئەمڕۆ ڕۆژی چییە؟ جلی کوردی! ڕۆژی پۆشینی جلوبەرجی کوردی لە کەرکووک جیاواز لە ساڵانی پێشوو بەڕێوەچوو. لەم ساڵدا مامۆستایان و خوێندکاران زیاتر بە گڕوتینەوە بە پۆشینی جلوبەرجی کوردی هاتنە خوێندنگەکان و دەوامی ئەمڕۆیان بەڕێ کرد. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.